لە سەرەتای خۆپیشاندانەکانەوە هەندێک لە خۆپیشاندەران ڕوویان لە بینای بانکەکان و بارەگاکانی پۆلیس و بازاڕەکان کردبوو. واتە لە ڕۆژی هەینیەوە و دواتر نزیکەی 40 شاری ئێرانی گرتەوە. حکومەت زۆر دڕندانەتر لە خۆپیشاندانەکانی پێشووتر وەڵامی خۆپیشاندەرانی دایەوە و پریشکی نیگەرانیەکان تەواوی جیهانی گرتەوە. ئێمە زۆر نیگەرانین لەو راپۆرتی پێشەلکاریانی بەدەستمان گەیشتون و بە پێوانە نێونەتەوەیەکان و پێوەرە گشتیەکان باز لە پێشەلکاریەکان دەکات و هەروەهاش بەکارهێنانی هێز. دەستڕێژی گولە بەرامبەر خۆپیشاندەرانی ئێرانی بەکار هاتووە لەوەتای ڕۆژی هەینیەوە کە خۆپیشاندانەکان دەستیان پێکرد. سەرۆکی ئێران حەسەن ڕۆحانی ڕایگەیاندبوو کە ئەو ئاژاوە گێڕیانە لەلایەن هێزە بیانیەکانەوە هاندراون. ئەو ئاژاوە گێرانەی کە هاتوونەتە سەر شەقامەکان بە ژمارە کەمن، بەڵام ڕێکخرا و چەکدارن. کردەوەکانیان پشتبەستووە پلانگێریە کە ڕێکخراوە مۆدل کۆنەکە لە ناوچەکەدا سازیان کردووە، واتە زایۆنیەکان و ئەمریکیەکان. ڕێکخراوی لێبوردینە دەوڵەتی دەڵێت پتر لە سە خۆپیشاندەر ژیانیان لەدەستداوە بەهۆی هەڵمەتی هێزەکانی حکومەتەوە و چەند راپۆرتێکی دیکەش دەڵێن پتر لە 200 کەس کوژراون. بەلای کەمەوە 4 ئەندامی هێزەکانی ئاسایش کوژراون. شرۆڤەکاران دەڵێن ئێران کاتی خۆی بە چەندین خۆپیشاندانی مەرگ ئامێزدا تێپەڕیوە، بەڵام لە ماوەی ئەو نیو سەدەیەدا و زۆر بەدەگمەن کۆتایی بە ڕژێم هاتووە. لەبەرەوەی ئەو کەسانەی کە چەکدار و ئەوانەی لە زینداندان و ئەوانشی کە لە دەستگای هەواڵگری کار دەکەن هەمویان پارە وەردەگرن و ئیشی خۆیان دەکەن. لەبەرەوە ئابوو شێوەیە سیستەمەکە دامەزراوە و کار دەکات و زۆر بەباشی ژامەدەن کەسانی دیکە سەرکوت بکەن. من گومانم لەوە هەیە کوشتنی ئەو 100 کەسە ژمارەیەکی ڕاست بێت. لە ڕاستی داوان هیچ بەلایەنەوە گرنگ نییە. ئەو ژمارەیە 100 کەسە یان ڕەنگە بگاتە 1000 کەس. ڕابی بارێت یەکێکە لە توێژەرەکانی دامەزراوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە بەشی فارسی دەنگی ئەمریکای ڕاگەیان سەپاندنی سزا ئابوووریەکان بەسەر ئێراندا و پێدانی پاداشتی دارایی بە خەڵکی ئێران هیچ گۆڕانکاریەک دروست ناکات. لەبەرەوەی باڵی لەشکری ئێران کۆنتڕۆڵی زوربەی سێکتەرە ئابوووریەکانی کردووە و دەیانەوێت هەر بەو شێوەیە بمێنێتەوە. ئەگەر شکستێکی هەرە گەورەی بنەڕەتی ڕژێم لە هەموو بوارەکاندا لە ئارادا نەبووایە ئەوە پارێزگاریان لە شتێک دەکرد. بەڵام پاش ئازادکردنی هەمووان ئەوەی ئێستاکە ئەوان دەیکەن ئەوەیە دێنەوە و دەڵێن باشە هەڵدەستین بە کەمکردنەوەی پارە زیادەکە یان کردنی بەنیوە. یان بەڕادەی سێ لە سەر 4 دای دەبەزێنین یان هەڵدەستین بە دووبارەکردنەوەی ناردنی ڕوونکردنەوە و بە دوواداچوونەکان و دەگەڕێن بە دوای شێوازێکی دیکە بۆ فشارخستنە سەر بواری ئابووری بۆ ئەوەی هەرچیەکیان بوێت ئەنجامی بدەن. لەگەڵ ئەوەشدا بارێت دەڵێت دەبێت هەندێک گۆڕانکاری لە ئێران لە داهاتوویەکی نزیکدا ڕوو بدات. ڕابەری باڵای ئێستا ئێران عەلی خامەنایی هەر لە جەنگی ئێران عێراقەوە لەلایەن لەشکرەوە پشتیوانی دەکرێت، بەڵام ئێستا ئەو پیربووە و راپۆرت کراوە کە نەخۆشە. بارێت دەڵێت ئێستا خامەنایی ئەو پشتیوانی لێ ناکرێت کە پێشتر لی دەکرا و وا پێ دەچێت ئەو دەستە بژێرە لەشکریە ڕۆڵی ڕێبەرایەتیە نەریتیەکەی خۆی وەدەست بخاتەوە.